کێگو مرن جارێکە هەن هەنە جارێکێ و دو جارا و سەد جاری دەمرن نامرن نە جارێکە تو خودی وڵات بەوژێ دوور بە مرنە حەسرەت دە دڵدا هەبن مرنە مراز و خەون پێک نەیەن مرنە عەدالەت نەبە مرنە غەریبی مرنە مرنە ڕاستیل داویەتە جارنا هەن کەس ژناومە بار دکن و دچن شۆپا خود چاوێ مەدا دەهێڵن ئەو دسەر دلێ مەڕە دەمەشن و دچن لە پێخ و گرانیەکی گونای هێلگرتن دەهێڵن بیرانین نادەهێڵن سەد ساڵ نەکەنش بالا مەراکە دەریان لە پێخ و ڤەکری دەهێڵن تێرا بایا مرنێل مەژی دەخە لێ بێی گوەمژی بمرن هەن کەس لە ژیانە مەدا دەرباز دەبن وەک بایا بوهارێ نازک تەنک و گاوا دچن لە شین خۆ باهۆزەکی دەهێڵن گاوا بێ خاتر خواستن دچن بێنێری نەکداوی بێهشیاری ئەو دچن لێ دەنگ و سیرەتە وان دەچاو و گوهێ مەدا دەمینە و ڕەنگی کەنێ وان هەر شەب لە خەیالا مەدەبە میوان و بیرانێن وان دل دکۆڵن عفرینینم قێراداران دمرن لە دنیا دجاران